ئەمساڵ لە بابەتی کەیسەکانی گەندەڵی 121 زانیاری تۆمار کراون لای ئێمە 121 زانیاری لە داوای هەواڵدەری 147 داوامان تۆمار کراوە کە ئێستا لەگەڵ خولاوی ساڵانی ڕابردوو 145 داوای هەواڵدەریمانەیە داوای هەواڵدەری ئەو کەیسانەی گەندەڵیە کە دەستەی دەسپاچی خۆی لێکۆڵێنێتیدا دەکات بەڵام هێشتا نەگەیشتوێتە ئەوەی کە بخێتە بەردەم دادوەرانی دەسپاچی لە دەدگاکانی لێکۆڵینەوەی دەسپاچی بەنسبەت داوا سزاییەکان ئەمساڵ 445 داوای سزایی تۆمار کراوە کە ژمارەیەکی زۆرتر لە چاو ساڵانی تر و لەگەڵ مدەوەری ساڵانی ڕابردوو 560 داوای سزایی ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەدایە بە سزایی و بە لێکۆڵینەوەکان کە ئەویان 245 ئەویشیان 560 84 کەیسی گەندەڵی لە هەردوو قۆناغی هەواڵدەری و سزایی ئێستا لەلایەن دەستەی دەسپاچی لێکۆڵینەوەی تێدا دەکرێت خۆی کەیسەکانی کە ئەم ساڵی حالە کراوە لە تەبعاً کە دەڵێن فەرمانگەی لێکۆڵینەوەکان هەر سێ بەڕێوەبەرایەتی هەولێر و سلێمانی دۆک دەڵێن 136 کەیسی سزایی ئەم ساڵ چۆتە قۆناغی دادگای کردنەوەکەی حالە کراوە پاش ئەوەی کە لێکۆڵینەوەی تێدا تەواو بووە بابەت ئستیکەی دەرمان پێشەوەی فەرمان تارە بەڕێزە بێن هەر سکاڵای زانیاریشکا بوو لە ئێمان ئێمە هەر هەستان بە وەربینیکردن لەو بابەتە و لەگەڵ وەزارەتی تەندروستی دانیشتووی سەرجەم دۆکومنتەکانمانەوە دەست خستووە لای ئێمە دوو خاڵگرن یەکەمیان ئەوەی هەر گرێبەستێک دەکرێت هەموو ڕێنمایەکانی گرێبەستی گشتیکردنی گرێبەستی کەرتی گشتی تێدا مۆجود بێت خاڵی دومیش ئەوەیە کە ئەو بابەتە بارگرایی نەکێتە سەر هاوڵاتی بۆ ئێستا ئەو بابەتە لای ئێمە بۆتە داوایەکی سزایی و هێشتا لە قۆناغی لێکۆڵینەوەدایە بەڵام وەکو دەسەڵاتی خۆمان ئێمە گوتن دەسەڵاتی خۆی یاسایی خۆمان بەکاردێنین بۆ ئەو دوو لایەنە لایەنێک ئەوەیە کە ئەبێ گرێبەستەکە بە هەموو مەرجەکانی ڕێنمایەکە گشتەکانی تێدا بێت ئێستا لەژێر قۆناغی لێکۆڵینەوە هێشتا نەگەیشتنە ڕایەک دیارە دوای ئەوان دۆکومنتەکانیان بۆ ناردوین دوای ئەوەمان ڕێی کۆتایی خۆمان دەدەین